ڕزگاربووانی ئەو گوندانەی کە بوومەلەرزەیەک لە ڕۆژهەڵاتی ئەفغانستان هەژاندی دەڵێن کە ژیانیان بە تەواوی تێکچووە و چاوەڕێی هاوکارین کە تا ئیستا بەدەستیان نەگەیشتووە. هیچ شتێکمان بۆ نەماوەتەوە و تا ئێستا هیچ شتێک یارمەتی دەرنەبووە، هەموو شتێک وێران بووە. ئەگەر ئەوان خانۆکەمان بۆ چاک نەکەنەوە ئەو ئەمانەیە ئەوەیە یارمەتیمان نادەن. زەربەدین گوندنشینێکی دانیشتووی پارێزگای پەکتیکایە کە بوومەلەرزەکە زیانێکی زۆری بە ناوچەکەیان گەیاندووە. من ناتوانم خانۆکەم چاک بکەمەوە، تا ئێستا کەسی یارمەتی نەداوم، هیچ شتێکم نەماوە. خێزانەکان لەژێر چادر ماونەتەوە لە وتەی ناوچەکەیان بوومەلەرزەکە لێیدا و لەگەڵ ئەوەی هەوڵیاندا کەلوپەلیان ڕزگار بکەن و ماڵەکانیان لە داروبەردی ماڵە ڕووخاوەکانیان دروست بکەنەوە، هەر جۆرە خواردنێک دەخۆن کە دەستیان دەکەوێت. ئێمە ناتوانین لەمە زیاتر لە ژێر ئەم چادرەدا بژین، هیچمان نییە، هەموو شتێک لە ناو چووە، نە خواردنمان هەیە و نە کەلوپەلی حەسانەوەشمان هەیە. لە بوومەلەرزەکەی ڕۆژی چوارشەمەی 22 مانی 6دا کە گۆڕی 6.1 بوو لەسەر ژمێریاری رەختەر لایەن کەم 1000 کەس کوژران، 2000 کەسیش بریندار بوون و 10,000 ماڵیش وێران بووە. دوای ئەوەش نووسینگەی مرۆیی نەتەوەی گرتوەکان هوشیاری داوە کە ئەگەری سەرهەڵدانی کولێرە لە ئارادایە لە دوای ئەو کارەساتە کەمایی نیگەرانیەکی ڕاستەقینەیە. من ماوەی 4 شەو نەخەوتوم، کاتێک لە خەوەستان بینیم کە هەموو شتێک لە ناوچوە و لەژێر خۆڵ و خاشاکدایە. زەوی کشت و کاڵی ئێمە، ئاژەڵەکانمان و تەواوی ژیانمان لە ناوچوو، نەک تەنیا ماڵی ئێمە بەڵکو تەواوی گوندەکە وێران بووە و هەموو شتێک لەژێر خۆڵ و خاشاکدایە. ئەلبەتە یارمەتیدانی بە هەزاران ئەفغانی هەروەها بەڕێنگاریە بۆ ئەو وڵاتانەی کە ئابلوقەیان بەسەر ئەفغانستاندا سەپاندووە، بە تایبەتی لەم کاتەی کە پێویستیان بە یارمەتیەکی زۆر هەیە. 400 بۆ 500 خانوو لەم گوندە وێران بووە و بناغی خانووکانمان بە تەواوی داڕماوە. نەتەوە یەکگرتوەکان و چەند وڵاتێکی دیکە یارمەتیەکانیان گەیاندۆتە ناوچە زیان لێکەوتوەکان، وا بڕیاریشە بڕی زیاتریش لە ڕۆژانی داهاتوودا بگاتە ئەفغانستان. شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن.